جۆ بایدن داوا دەکات قەیرانی سیاسی عێراق کاریگەری لەسەر شەڕی دژی دەوڵەتی ئیسلامی نەبێت. دانیشتوانی ناوچەی سوور لە نیگەرانی و دڵەڕاوکێدان بەرامبەر بە پلانەکانی حکوومەتی تورکیا. لەگەڵ سەرکەوتنەکانی ترامپ لە هەڵبژاردنە بەراییەکاندا تێد کروز هەر لە ئێستاوە جێگری سەرۆکی داهاتوو بۆ خۆی دەستنیشان دەکات. خۆشهاتنەوە بۆ کورد کۆنێکشنێکی نوێ لە واشنگتنەوە. کورد کۆنێکشن بەرنامەکە پشکا کوردیا دەنگی ئەمریکا ڕاستەوخوا لە کەناڵێن NRT ڕۆژێن سێشەم و هەینی تێدیتن نەهونی بیسپێدەیە واشنگتنەیە لە بەغدای و لە هەرێما کوردستانە عێراقی 4.5 ئێواریە و جێگرێ سەرۆکی ئەمریکی جۆ بایدن دوه گەهاور بە مەبەستا ڕێگرتنێ لە کریزین سیاسی و پاراستنا دەستکەفتن و عێراقیان بۆ خوین و قوربانیان مەزن بەدەست خستن بەتایبەت دشەڕی کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعشدا ڤی وڵاتێک و بوویە سەمبولا قوربانیین ئەمریکیان ژی. خالد فەتاح بەتر زانیاری لەسەر سەردانا بایدن بۆ عێراقی. جێگرێ سەرۆکی ئەمریکا جو بایدن بۆ یەکەم جار پشتی 5 ساڵان سەردانا بەغدا دکرد و هەوڵێن ڕاگرتنە هەڵوەشانە پرۆسا سیاسیە عێراقی دەدات کە بوویە ئاستەنگ دڕیا بزاڤن بەڕێبەرایەتیە ئەمریکا بۆ شکاندنا چەکدارên دەوڵەتە ئیسلامی لە عێراق و سووریا. کارێکی gelek bi zehmetî hatiye kirin. Ez digel Serokvezîr û Serokê Perlemanê Iraqê kom bûm derbarê pêşveçûnên leşkerî dijî Daişê. Sengiya danûstandina li ser nexşeya azadkirina Musil bû. Hevkarî digel hema aliyadê te kirin û ez zorê geşbînim. Lê geşbîniya cêgirê serokê Amerîka rêpirî astengên siyasî û leşkeriyên dem dirêj dibit ku Serokê Perlemanê Iraqê qeyrana siyasî li pêşiya şerê dijî terorê danat. Ya zor giring bo ma aramiya siyasî ye. Li demê em xwe bo şerekê mezin dijî Daişê amade dikeyin. Hikûmeta Iraqê û rêveberiya Amerîka bihêvîne operasyona azadkirina Mosul ji berî germa havîna vê salê dest pê bikir. Lê ev hêviye li çend dilciyê xwe ye li demê aliyên siyasiyên Iraqê û ciwana Kurd keftîne ber nakokiyên siyasî. Rêveberiya Serok Barack Obama piştgermên hêzên Kurdaya di şerê dijî çekdarên dewleta İslamî li Iraqê û Sûriye. Lewra sengiya civîna cêgirê Serokê Amerîka Joe Biden digel Serokê Herêma Kurdistanê Mesûd Barzanî li ser bejdariya Kurdan bû di operasyona azadkirina bajarê Mosul. Hikûmeta Amerîka aramiya Iraqê di desthilatdariyeka yekgirtî da dibînit bû geşepêdan û jnavbirina terorîzmê. Emron û eşkere bûn digel Serokwezîr Ebadî got vê hemû Iraqîn li hev bên di hikûmetekê de gonûnertiya hemû aliyan bike. Şarezayên siyasî bawer dikin operasyona leşkerî bû azadkirina Mosul di vê salê da çê nabit ji ber ku Bexda ne amade ye. Ez bawer dikim pênasîneke di nav Emerîkiyan de heye. Got zor girînga Mosul di vê salê de bête wergirtin. Lê nabe got vê salê de bibe. û li daxwaniya Joe Biden ev tişt eşkere bû. Serarayê ku hikûmeta Amerîka amadekariyan û alîkariyên leşkerî berhev dikit bi zêdekirina hijmara serbazan û berhevkirina çekî lê cudaberiyên hikûmeta Iraqê rêgira here sereke bû ji navbirina Daişê. Xalid Fetah, Dengê Amerîka. ئێستاشی لەگەڵدا بێ لە ناوچە کوردنشینەکانی تورکیادا نیگەرانی زۆرن بە تایبەتیش لە ناوچەی سوور لە دیاربەکر سەبارەت بە بڕیارەکانی حکوومەتی وڵاتەکە بۆ دەست بەسەرداگرتنی مڵک و ماڵی دانیشتوان. ئەو ئۆپەراسیۆنە لەشکری و ئاسایشیانەی لەو ناوچەیەدا کران بوونە تەمایی وێرانبوونی ناوچەکە و حکوومەتی تورکیاش دەڵێ پرۆژەی هەیە. ئایا متمانەی خەڵک بەم پرۆژانە چەندە؟ وەڵام لەم راپۆرتەدایە. بێریڤان یەکێکە لەو هەزاران کەسەی بە ناچاری زێدی خۆی لە ناوچەی سوور لە دیاربەکر جێهێشت بەهۆی شەڕەکانەوە. ئەم خانمە تەنها چەند وێنەیەکی پێیە و ئەو ماڵەی خۆی بیردەخاتەوە کە لە تەمەنی 2 ساڵیەوە تیایدا ژیاوە و ئێستاش خەون بە گەڕانەوەەوە دەبینێت. ژیان لە ناوچەی سوور هێندەی ژیان خۆی گرنگە وە کەناسەدان گرنگە بۆم. سوور ئەوەها بۆ هەموو دانیشتوانەکەی گرنگە ناتوانین دەست بەرداری ببین. هەزاران کەسی بێخانەوماڵ ڕوو دەکەنە ئۆفیسی شارەوانی سوور بۆ بەدەستێنانی یارمەتی. ئەندامێکی هەدەپە ئەم ئۆفیسە بەڕێوە دەبا لە وەتای شارەوانی سوور بە تاوانی تێرۆریزم دەستگیر کراوە. ئەوانەی بەبێ جلوبەرگ و پێداویستیەکان لە قەدەغەکردنی هاتوچۆ و شەڕەکان ڕایان کرد ئێستا ڕویان لە ئێمە کردووە. 4400 خێزان داوە یارمەتیان داوە بە شارەوانی و تێیدا دەڵێن ماڵەکانمان جێهێشت و هیچمان نەماوە. ئەحمەد داودۆغڵو سەرۆکوەزیری تورکیا پەیمان دەدا کە ناوچەی سوور بگۆڕێت بۆ شوێنێکی ناوداری وەک شاری تۆلیدۆی مێژوویی ئیسپانیا.
وەلێ هاوکات حکوومەتی وڵاتەکە یاسایەکی مشتومڕ لەسەری دەست بە سەرداگرتنی پەسەند کردووە کە لە سەدا نەوەتی مڵکوماڵی ناوچەی سوور دەگرێتەوە. تا ئێستا دەستگیراوە بەسەر 6 کڵێسای مێژووی و هەروەهاش هەزاران خانوبەرەدا. سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی هەدەپە ئیدانەی ئەم هەنگاوەی کردووە و بە سزای بە کۆمەڵ ناودێری دەکات. بەڵام ئاکەپە پارتی فەرمانڕەوای تورکیا نوکۆڕی لەو گوناهبارکردانە دەکات. Kanunlaştırma meselesi yanlış anlaşılıyor. ئەم دۆسیی دەست بە سەرداگرتنە بە هەڵە تێگەیشتێکی تێدایە. خەڵک وەها دەزان حکومەت مڵک و ماڵی خەڵک و مزگەوت و کڵێساکانی بردووە. شتی ئاوها نییە. لەم کاتەدا هیچ دەست بە سەرداگرتنێک نییە. وێڕای ئەم دڵنیاکردنەوەانەش بەڵام دانیشتوانی سوور هێشتا هەر بە گومانن لە ڕاگەیاندنەکانی دەسەڵاتدارانی تورکیا بەرامبەر ناوچەی سوور. ئەمە ئەو ڕۆژێ قەدەغەکردنی هاتوچۆ دەستی پێکرد. ڕۆژژمێرەکە دەڵێت لە ڕۆژی سێشەمە 1 مانگی 12 2015ەوە دوکانەکەمان داخراوە. خانوو و دوکانی خۆمان هەبوو لە سۆر. پاش قەیرانەکە بووینە تەکرێتی و بە قسەی ئەوان ماڵەکەی پێشومان گۆڕاوە بۆ ماڵێک کە دەتوانێت بتەقێتەوە. ئەمە ترسەکەیە زێدی خۆدە و شوێنەیە نانی لێ پەیدا دەکەیت. ئەگەر ئەو دەست بە سەرداگرتنانە هەبن چی ڕوودەدات؟ ئێرە شوێنی ئیشکردنمانە. بەم تەمەنەوە ناتوانم ئیشێکی تر بکەم. ئەرێ دەتوانم حەماڵی بکەم؟ دروشمەکانی پەکەکە بە دیوارەکانی سوورەوە دەبینرێن لەگەڵ شوێنی گولەکانیش. هێشتاش خەڵک ناچار دەکرێن زێدی خۆیان جێپێڵن و دەسەڵاتدارانیش دەڵێن ناوچەکە پارێزراو نییە تاتیایدا بمێنیتەوە بەهۆی ئەو زیانانەی لە ئاکامی شەڕەکان کەوتونەتەوە. ئەنکەرە دەڵێت هەر کەسێک دەخوازێ بگەڕێتەوە با بڕواتەوە. بەڵام خەڵک ئاماژە بە پەیمانەکانی پێشووی حکوومەت دەکەن و دەڵێن زۆر بەدەگمەن ڕووی داوە دروست بن. هەندێکیش ترسی ئەوەیانە ئەم ئاوەدانکردنەوەی ناوچەی سوور بەو مەبەستە بێ چیدی وەک نێوەندێکی نەتەوەیی کورد نەمێنێتەوە. جاڕاستی و دروستیەکە هەرچیەک بێ زۆرێک لە دانیشتوانی سوور ئێستا لە دڵە ڕاوچە و لە گوماندا دەژین. سێ خانمێنی ئێزدیک و خواژ دەستی داعش ڕزگار کرین بۆمبەک چاندی لە نێزیک مەخمور بوان و بۆ خانمەك یان مالباتێک عەرەب و تەقین. کاترین ئەلیاس مرادیە 20 ساڵیە خەڵکێ کۆچ و ئەڵماس خەلەف حوسینیە 8 ساڵیە خەڵکێ گەر ئەزێر هاتن کوشتن لێ لەمیا بشار یان حەج بشار ببرینن گران بە ڕزگار بوو. کا عومەر یە دەنگی ئەمریکا چۆیە جەمووی راپۆرتێک ئامادەکریە لێ ئەم تەماشەبانین خۆ ئاگادار دیکن ji dîmenên nexwestî divê raportê de. لەمیا çîroka xwe wesa bo dengê Amerîka diyar ketin. الساعة هفتي فاري أما شيان هتا شاري سبهي أو كازجي ديال هوا بو أو عائلة مربو ومهربي مربو مهرب البيش من ماشياوي ريش مرة أو تكر وملدوران ماشيان ما سيعبو بريفا مهرب ديتن قوتا ما قولي بنيرن السارة عاردي بون شاردي دركاتي بون تازاني قوهن بيلي ناقني دا پشتی هنگه اول پیش ما ماشیا و کاترینا دوی بو و از بوم و کچکا کچک دست ویلی مدا بو و عائله دو ما بو و کاترینه پیلی کریدا اما و تقی مدیجا که بس شوقا کاس کتا پیش بیاری جاوین بس من شوقا کاس کدی و دوران البیرام تشتگی دی ندی بانی کاترین کرو بانی آلمازه کر ئەڵمازێ دەنگ نەکرد کاترین جاکە گۆ ها و هەبیدی حساوی من نەکرد. هەروەسا ئەفکەچە پتری پێنج جاران هاتیە کڕین و فرۆتن وەک سەبایە و gelek corên eşkencedanê xwarîne û bûye cariya gelek emîrên Daeş. Daeş tat hizam û tarimvêlo ji wawî dibirin ji gelek dera tatine dibirin. Gotam wî jî zewacim min re kir. گوتم گو هاریکاریان بکە حزامەوان چێکە گوتم گواستی شغلی ناکەم هاریکاریاتە ناکەم لیدانن مدا خودێ سۆندا دارێ ماسیحێ تشتێکی نەما لیدان نەدا گوتێ هاریکاریان بکی گو نەبکێفاتەیە من جی جاری حزام چێتکردن تارمبێل مجاریت کردن پشتی هنگه ام چون حولان نمالکش موسل دا از شباکی دا جینارا رات بایفتم. هجی گوتنه لمیا لتمنه 18 سالیه دایه و خدانانه خوشکو سه برایه نوکه دیکو بابنوی و گلدو براینوی و خوشکاوید به سروشینن
هر ji destpêka karesata Şengalê û heta Noke lemiya jî barê tendurustiya wê gelekî xirab e. Çavekê xwe yê ji dest dayî û zêdebarî ewan birînên ketîne ser dêmoriyên wê. Kawa Emer dengê Amerîka, deşta Mosul. جيف فورتنبري كونغرسماني كوماري ولايات نبراسكا قلت دنجي امريكا او بشتفانيا دفرك ارام لعراق ديكجبو باراستنا مدنيان وكالتور وديرو كوانجي برسامنيا يكي جوي سبارت كريزا بنابران بو وچاوانيا ريغرتني للدردكي مروفاني. Persons have to have their life protected. خەلکی divêt jiyana wan parastî bî. Ev e bi nemayê serweriya miroviye û giring e ji bi nemayên şaristanetiyê re. Divêt Amerîka û hevbendên xwe rehin dibin egera wê pirsgirêkê bibirin. Ev erk dikevîte ser milê Erebên Sunî jî û rê li kuştina bêgunnehan bigirin. Lê xemaeyekê ew e em xelkî li nêzik cih û warên wan binecih bikein, ev cal ser bijareyên çareseriya siyasî kar bikein. باشە ئەس ji gotina tê digiham ku hûn pêşniyaza deverek aram û biselamet li herêmê dikin. I have proposed and talked publicly about the possibility of a safe haven. Min pêşniyar kiriye û bi eşkerayî daxwaza pêkînana devereka biselamet kiriye bi taybet li deşta Mosulê. Ewlehiya wê deverê girêdayî pêşmerge û Herêma Kurdistanê ye ku bi awayekî girêdayî hikûmeta navendiya Iraqê ye. Bi vê rêkê devereka xweser dê bêdanan bû selametiya xelkê ku ji şerran direvin. Her wiha xelkê wê deverê vegerin ser keltûr û civaka xwe ava bikin ya ku pirî baweriyên ûlî. Ev pêşniyar ne bez ji bo alîkariyên mirovanî giring e, lê binagê ewlehiya demek dirêj da dimezirîne. Kongressman Fortenberry em ê pitir giranî danin ser rewşa penaberan. Dema ev dibe krîzek nêfneteweyî Serok Obama fermanê dide bi wergirtina 10,000 penaberên Sûrî. Tevî ku herîşên terorîstî li Ewropa û li nav Amerîka jî têkirin. Maqeyef bername bese ji bo çareseriya vê pirsê? Well, again, the first order strategy is Carek din ez bêjim yekem ferman ew e ya ku em peyrew dikin bû alîkariya bi milyar dolaran ji bo hikûmeta Kurdistanê, hikûmeta Iraqê, Ürdün, Tirkiye, Libnanê bû alîkariya penaberan. Ya duan em pêşketina Daişê li Sûriyayê û Iraqê radiwestînin. Divê ev e bi alîkariya Erebên Sunnî qayîmtir bibe. Ev ca karkirin li ser aramiya siyasî, aborî û ewlehiyê, encûmenên wêneran biryarek bi vê mebestê pesend kiriye û digel girantiya pirsa ewlehiya Amerîka. The ISIS atrocities against minorities in Iraq, especially Yazidi and Christian. Lêra li Kongresî û li Wezareta Derve Amerîkî jî karên Daeş li dijî êzdiyan li dijî kêmaniyan hat naskirin weka genocide. Pirsyar ew çi kiryar divê bênkirin piştî naskirina tawanên genocidê li dijî êzdî û kêmaniyên diyên olî? Yeah, it's an interesting question because when we were able to pass the genocide resolution in the House of Representatives. Ve pisyarek serinç rakêşe çinku me karîbû biryarê bi 393 denga bê çi dengên dij pesend bikein. Ev e sebaret bihayên hevpişke weke mafê jiyanê, parastina kerameta mirovan û bihayên şaristaniyetê. Ji min ra pêngavek pîrûz bû dema êzdiyekî Nebraska gote min we girnijîn vegerand ser sîmayê me. Ev e deselata bê sinûr didet hikûmeta Amerîkî karî bike li ser binemayê ku ya dibît hewla ramalîna li ser binemayê baweriyên ûlî ye. Ez minêkarim ku biryarê genûsaydê bûye delîveya danostandinên firehtir li ser ewlehî û aramiya rojhelata navîn. Congressman, there was a suggestion or suggestions by many experts. Congressman berî çend rojan li civîneka guhdarîkirinê lêre li Kongresê taybetmendan pêşniyaza bi sanahîkirina înana endamên kêmaniyên olî ku bûne qurbaniyên Daeş ji bo Amerîka dikin. Gelo di civatan wêneran da çi hewl hene? Well, again, we do have a refugee resettlement policy. Me bernamek ji bo akincîkirina penaberan heye, lê her kes divêt bê taqîkirin. Ew proseyek dirêj e lê me nevêt kes xwe vedizît û bikevîte Amerîka û xirabiye biket. Lê pirsa mezin ew e dema em egerên kûcberiya xelkî nehêlîn, ev e dê rewşeka wiha peyda bike ku xelk warên xwe bernedin. Congressman, let's move to another subject with US and the Kurds. Congressman Fortenberry, em behsê Amerîka û Kurdan bikin. Li 2 salên borî hikûmeta Amerîkî hevkariya rasta û xwe digel Kurdan kiriye, çi li Iraqê çi li Sûriya di mesela şerê Daeş da.
لێدەما بەحث بێتە سەر پشتەوانیە سیاسیا کوردان ئەمریکا هەلوەستە ڕۆهن نینە چما؟ I know a lot of people in Kurdistan will see this, and so let me tell you directly. از زانم کرد وی و دیداره تماشا بکن. اف جاره بده من از راستوخو بیجم گل کرد سپاس جوارا. خدمتا کردان کری لور لامریکا تیناس کرن. قربانیان پیشمرگیان دشار داعش دا لور ریز لی تیگرتن. از باور دکم هون و پتر بهس کرنا پیشمرگی و کردان ببینن حتی بکار بن خو و هریم جی بپارزن. از باور دکم اودی آلیکاریا بگر خصنا حکومت عراق جی بکه. لهشتا حکومت امریکی راستوخا آلیکاریا چەکداریا کوردان ناکە ئەگەر بکە دڕێکا بەغدای ڕێیە. We must directly support the Peshmerga as best as we can. دوێت ئەم ڕاستەوخۆ بە باشترین شێوە پشتەوانیا پێشمەرگەیان بکەین. ئەو لە ئەنیێن پێشەیە شەڕێ لە دژ داعشێدانە وان ژیانە خەلکێ بێگونە پاراستیە. ژمارەك مەزن یا پەنابەران لە هەرێما کوردستانی ئاکنجی بوونە. ئەگەر ئەم ڕاستە ئالیکاریاوان بکەین ئەو نەدژی حکومەتە ناوەندیە بەغدایە. از باور دکم او آلیکاری نبز دید قازانجا کمانین ازدی و کریستیانان دابه بلکه حکومت عراق و سوریا جی. Congressman Fortenberry, you are a co-chair of the Religious Minorities Caucus. Congressman Fortenberry هون هفسروکاتیا کوبندا کمانین اولی دکن لکونگرسی و دیسان نونراتیا مازنترین جواکا ازدیان لامریکا دکن کو لپایتخت ولایتا وانا نبراسکا بری چندکی جی و بجداری د آهنگا سری سالا ازدیان دکر. اری اف کمانی د جواکا امریکیان دا گنجایا؟ I'm proud that they call Lincoln, Nebraska their new home. از شانازی دکم کوی جواکی نبراسکا کریه مال جخوارا جبو سپاسیامن بکن ده هول ناسکرنا جنوساید وان دا لکنگریسی وان از خواستم شاهیا سرسال خوا گلک جی ازدی نبراسکا لتنش سربازین ما شر لعراقی دکر من جی سپاسیا وان کر. Congressman, thank you so much. Thank you. Pleasure to be with you. Yes. ئەگەرچی تێد کروز لە هەڵبژاردنە بەراییەکانی کۆماریەکاندا لە دوایە بەڵام کاندیدی خۆی بۆ پۆستی جێگری سەرۆکی ئەمریکا دەست نیشان دەکات و هاوکات دۆناڵد ترامپ کە لە پێشەنگدایە باس لە سیاسەتی دەرەوەیی خۆی دەکا وەک حەیدەرکەریم لە راپۆرتەکەیدا باسی دەکا ئێستا ترامپ زۆر نزیک بۆتەوە لەوەی ببێتە کاندیدی کۆماریەکان بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا. سیناتۆر تێد کروز کاندیدی کۆماریەکان کەوا زۆر لە دواوەی دۆناڵد ترامپە گوتی کارلی فیورینا شارەزایی و زانیاری هەیە پۆستی سەرۆکایەتی ئەمریکا وەربگرێت ئەگەر پێویست بکات بەڵام یەکەم ئەرچی فیورینا یارمەتیدانە بۆ شکستدادنی نارەکانی. دۆناڵد ترامپ و هیلاری کلینتن دوو ڕووی یەکدراون هەردووکیان لیبرالن ئەوە دەزانین بەڵام هیلاری کلینتن وەک زۆر لە سیاسەتکاران ملیۆنەها دۆلاری کە هەیەی لە فرۆشتنی دەستگەیشتن و هەبوونی دەسەڵات لە ناو سیستەمەکەدا دەستکەوتی بووە. ترامپیش ملیارەکانی بەکڕینی کەسانی وەک هیلەری ساز کردووە. ترامپ گاڵتەی بە کروز کرد سەبارەت بە هەڵبژاردننی جێگرێک و گوتی کروز هیچ هەلێکی لە بەردەمدانیە بۆەوە دەستێنانی کۆی دەنجی پێویستی نوێنەران بۆ مسۆگەرکردنی پاڵێوراوەتیەکەی. تێد کروز یەکەم کاندیدی سەرۆکایەتیە لە مێژووی ئەم وڵاتەدا کەوا لە ڕووی ژمارەوە هیچ دەرفەتێکی نەماوە بۆ بوون بە سەرۆک کەوا کاندیدێکی جێگری سەرۆک هەڵبژێرێت باشە ئەمە شتێکی بێپێشینەیە بەڕاستی من سەرکەوتنیان بۆ دەخوازم بەڵام ئازیزان ئەوان هیوای ئێوە ناهێننەدی. بەلایەکی دیکەوە دۆناڵد ترامپ پاش بردنەوەی 5 هەڵبژاردننی بەرایی لە ڕۆژی سێشەمە داوای کشانەوەی ڕێکەبەرەکانی کرد و گوتی ئێستا خۆی با پەلێوراوی کۆماریەکان دەزانێت بۆ پێشەبرچێ لەگەڵ هیلری کلینتن. لە وتارەکی ڕۆژی چوارشەمەدا لە واشنگتن تێڕوانەکانی خۆی لەمەەر سیاسەتی دەرەوە خستە ڕوو بەڵام وتارەکە وردی و تێروتەسەلی تێدا نەبوو هەرچەندە زۆر بەڕشتی ڕخنەی لە سیاسەتی دەرەوەی بەڕێوەبەراتی ئۆبامە گرت وەک سیاسەتی سەرچێش و نادیار و بێئامانج و گوتی
کاتی ئەوە هاتووە سیاسەتێکی دەرەوەی نوێ پەیڕەوی بکرێت کەوا بەرژەوەندیەکانی ئەمریکا تێیدا یەکەم بێت. سیاسەتی بەرنامەڕێژی جێگای هەڕەمەکی بگرێتەوە، استراتیژ جێگای ئایدیۆلۆژی بگرێتەوە و ئاشتی جێگای بێ سەروبەری بگرێتەوە. ترامپ ئاماژەی بە هەڵەکانی ڕابردووی ئەمریکا لە خۆرهەڵاتی ناوەڕاست کرد وەک هەوڵەکان بۆ بنیادنانی دەوڵەت و هەروە ئەو باوەڕیە هەڵەیەی کەوە ئەمریکا دەتوانێت دموکراسیەت لە شێوەی ڕۆژئاوایی هەناردە بکات و گوتی ئەم دام و دەستگایانەی هەیان بوو ئێمە لە ناومان بردو پاشان سەرمان سوورما لەو شتانەی کەوا بەرپامان کرد وەک شەڕی ناوەخۆ و تەعەسوبی ئاینی و هەزاران ئەمریکایی کوژران و ترامپ بەڵێنێکیدا کەوا ئەگەر هەڵبژێردرێت ئەوە کۆمەڵی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش هەرزوو لە ناو دەچێت هەرچەندە وردەکاریەکی ئەو تۆی نەدا. من هەرگیز سەربازەکانمان ڕەوانەی ناو شەڕ ناکەم مەگەر پێویست بکات مەبەستم ئەوەیە کە یەک جار پێویست بکات و تەنیا ئەو کاتە ئەو کارە دەکەین ئەگەر ئێمە پلانێکمان بۆ سەرکەوتن هەبێت. لە پێشەبرچەی دموکراتەکانیشدا هیلاری کلینتن نزیکتر بۆتەوە لە مسۆگەرکردنی پالێوراوەتی پارتیەکەی. دەڕوانینە ئایندەیە کەوا تێیدا کارکردن و خۆماندووکردن ڕێزی لێ بگیرێت، خێزانەکان پشتیوانی بکرێن، شەقامەکان ئارام و سەلامەت بن، کۆمەلگاکان بەهێز بن و تێیدا خۆشەویستی بەسەر ڕق و کینەدا زاڵ بێت. سەرکەوتنەکانی هیلەری فشاری دیکە دەخەنە سەر بەرنی ساندرسی ڕکەبەری کەوا بڕوانێتە هەنگاوی داهاتوو هەر بۆیە ساندرس بڕیارە بە سەدان کارمەندی هەڵمەتی هەڵبژاردننی لە سەرانسەری وڵاتەکە کەم بکاتەوە و سەنجی بخاتە سەربردنەوەی لە کالیفۆرنیا لە 7 مانگی 6 بۆ ئەوەی هەر نەبێت لە کۆنگرەی دموکراتەکاندا کە لە مانگی 7 سازدرێت دەسەڵاتی ئەوەی هەبێت هەندێک گۆڕانکاری لە پرۆگرامی دموکراتەکاندا بکات. حەیدەر کەریم دەنجی ئەمریکا. راپۆرتەکن و دەبێژە ئازادیە ڕۆژنامەگەریە لێ جیهانی پار گەهایە خراپترین ئاست لە 10 ساڵین بۆریدا ڕخستیا فریدم هاوس یا بنگەه لە واشنگتن دەبێژە ڕەوشە خراپ یا هەری خراپ ڕۆژنەمەوانە لە عێراقی و سووریا بوو و ژمارەك مەزنە وان هاتن کوشتن. راپۆرتەکە دەڵێت لە 12 ساڵی ڕابردوو دابەزینێکی بەردەوام لە ئازادی میدیای جیهانیدا بینراوە. فریدم هاوس بۆ ئەو بەرەو خراپ ڕۆیشتنە ئاماژە بە چەندین هۆی سەرەکی دەکات. هۆیەک زەقبوونی پلەی توندوتیژی دژی ڕۆژنامەنووسانی جیهان لە چەندین بواردایە و هۆیتر بوونی جیاوازی توندی لایەنەکان یان لایەنگری لەلایەک لە چەندین جۆرەکانی دۆخی کاری میدیاییدایە. خاوەندە سەڵاتدارەکانی مێدیا و گروپەکانی چەکداری یاخیبوو گوشار بۆ ڕۆژنامەنووسان دێنن پشتگیری لە لایەنێکی سیاسی بکەن. دەسەڵاتدارانی دیکتاتۆر و توندڕەوان ڕۆژنامەنووسانی سربەخۆ سەرکوت دەکەن. هەرە بابەتەکانی جێگای مەترسی، تاوانە پلان بۆ دانراوەکان، گەندەڵی مەسلەی خاک، ئاین یان سەروەری و یەکپارچەیی جێگای دەمەتەقە لەسرە. راپۆرتکردن لە هەریمەکانی خاوەن شەڕ بۆتە هەرە جێگای مەترسیدار کە وەدەسێنانی زانیاری لەو شوێنانە سەختە. لە سووریا و عێراق ئێمە پەیامنێران دەبینین بۆ دەستهێنانی هەر چەشنە هەواڵێک گیانی خۆیان دەمەترسی داوێن و سووریا لە ساڵی 2015دا 14 ڕۆژنامەنووسی کوژرا واتە بەرزترین پلەی هەبوو. ژیانی ڕۆژنامەوانان لە وڵاتانی پڕ لە تاوانیش وەک مێکزیک و هێندێک وڵاتانی ئەمریکای لاتین لە مەترسیدان کە دەسەڵاتدارانی خۆجێی لەلایەن کۆمپانیەکانی خاوەن هێزی بەنگ و مخدراتەوە بەرتیلیان پێدەدرێت. گەلێک وڵات لە دەستڕاگەیشتن بە تۆڕەکانی ئینتەرنێت سنووردارن. ئێستا چین زیاتر لە هەر وڵاتێکی دیکە ڕۆژنامەنووسی بەندکراوی لێیە. ئێستا سیخۆریکردن لەسەر راپۆرتی سەبارەت بە ئابووری و هیتر لە چاوپێش و جێگای مەترسیە. قەدەغەی حکوومەت لەسەر بابەتی جۆرا و جۆر هەیە کە ڕۆژنامەنووسان دەیانوێت راپۆرتی لەسەر ئامادە بکەن یان دەیانوێت لێکۆڵینەوەیەکی ڕۆژنامەوانی لەسەر هەندێک بابەت وەک گەندەڵی کەسانی دەسەڵاتدار ئەنجام بدەن کە حکوومەت پەسەندی ناکات. هێندێک وڵاتی وەک رووسیا لە ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی خۆیان بەربەز لە پێشمیدیاکانی بیانیدا دەنێن بۆ ئەوەی خۆیان راپۆر لەسەر ڕووداوەکانی وەک تێکەڵی رووسیا لە خۆرهەڵاتی یوکراینە ساز بکەن. راپۆرتەکە دەڵێت ئەندامانی میدیای جیهانی سەرڕای مەترسی و ترزۆبەرنان نان هەوێ بێدەنگ بن. سلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا. هەر وەک ڕێزلێنانێکیش لە کار و ئەرکی ڕۆژنامەوانی لە واشنگتنی پایتەختی ئەمریکا مۆزەخانەیەکی تایبەت هەیە ڕۆژنامەوانی و هەواڵ و ڕێپۆرتاژ. کاتێکیش یەحیا بەرزنجی سەردانی ئەو مۆزەخانەیە دەکا وێنەی دوو ڕۆژنامەوانی ناوداری کورد دەبینێ کە لە هەرێمی کوردستان کوژراون. ئێرە مۆزەخانەی هەواڵە لە واشنگتن. هەرێمی کوردستانیش وەک وڵاتانی دیکە لە مۆزەخانەیە پشکدارە. وێنەی دوان لە ڕۆژنامەنووسەکانی لەنێ وێنەی ئەو سەدان ڕۆژنامەنووسە کوژراوانەی
دیکە دەبینێن. وێنەی سۆرانی مامەحەمە و سەردەش عوسمان لە نێو وێنەی ئەو ڕۆژنامە نووسانەدان کە بەهۆی پیشەکانیانەوە کوژراون. بەڵام وێنەی کاوەگەرمیانی کە وەک ئەوان بەهۆی کارە ڕۆژنامەوانیەکانیەوە کوژرا لە مۆزەخانەکەدا نەبوو. بەرپرسی مۆزەخانەکە جێم پۆلیسیانسکی لای وایە میمۆریاڵی ڕۆژنامەوانەکان خەمناکترین بەشی مۆزەخانەکەیە. بۆ من ئەمە شوێنێکی زۆر تایبەتمەندی مۆزەخانەکەیە. لێرە دان بۆ ڕاستیە دادەنین کە لە کاتە دژوارەکاندا ڕۆژنامەوانان گیانیان بەخشیوە بۆ ئەوەی هەواڵ و زانیاریمان پێ بگێنن. ناوەکانیانمان ڕیزبەند کردووە، بەڵام هێشتا قوربانی زۆر هەن کە لێرەدا نین و بۆ خۆیان کاریان کردووە و سەر بە هیچ دامەزراوەیەکی میدیایی نەبوون، بەڵام ئێرە ماڵی هەموو ڕۆژنامە نووسیەکە. بە پێی وتەکانی جان ساڵانە بە ملیۆنەها سەردانیکەر ئەو مۆزەخانەیە دەبینن کەم وڵاتیش هەند دەستی نەچوو بێتە خوێن ڕشتنی ڕۆژنامە نووسەکانی. وێنەی ڕۆژنامە نووسە کوژراوەکان و کەرەستە و پێداویستە بەجێماوەکانیان وا دەڵێن. نابێت هەرگیز لە یادمان بچێت و نابێت لێبوردەش بین، لەوانەش خۆش نەبین کە هەڕەشە و ژیانی ڕۆژنامەنووسان دەخەنە مەترسیە و دەیان کوژن. نابێت پاشەکشەیە لەم ڕێبازە بکرێت. ئەم شوێنە وەک بیرهێنانەوەیەکە، هەموو ڕۆژ و ساڵێک لە بیری نەکەین ئەم ڕۆژانە هەروە بڕوات و سەرنجی لێ نەدەین و خەڵکان بەرپرسیار نەکەین. سەرڕای هەوڵ و فشاری ڕۆژنامەوانان و چالاگوانانی مەدەنی و خانەوادەی ڕۆژنامە نووسا کوژراوەکانی هەرێمی کوردستان هێشتا بکوژانی سۆرانی مامەحەمە و سەردەش عوسمان و کاوەگەرمیانی نەدۆزراونەتەوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. و لە داوی دەستگاک دراوی لە ئەمریکا بناوی کاپیتال وان کاری دیگەل خوێندنگەهان دەکات ji بۆ فێرکردنا زارۆکان لەسەر پاشدەستکردنا پاران گەلو چاوە ئەم vê راپۆرتی تەماشا بکەن. خوێندەکارن دبستانا ناوین di gelek ji rêxistina serketina gencan Anko Junior Achievements fêr bin. Ev navend wekû moleka bazaran hatiye çêkirin. Dema xwendekar tevê de em ji we re xweş dikin. Berî biçine bazaran, xwendekar li ser wî kesî dixwînin yên ku bo rojekê jiyana wî birêve bibin. Em sînaryoya rast didîn wan yê ku ew 24 salî ne û hevjin û zarokê we hene. Em pera didîn wan û divê ew bizanin çawa hemû mehê jiyana xwe bi vê pera rêve bibin. Ez dayika 34 salî me, du zarok min hene. Her xwendekarek wekû kompîterekê bikardîne, da planekê ji bo parê xwe dînin. Gelek ji wan matmayî dimînin. Piştî 14 saetên xwendina zanabûna darayî, xwendekar fêr dibin çawa bo ceya xwe îdare bikin, di gel îdara bankê û bacê. Me 4 milyon xwendekar li Amerîka hene û her wisa me nêzî 10 milyon li seranserê cîhanê jî hene yê ku fêrê zanabûna darayiyê dibin. Ev program hevalbendî digel Înstitûya Darayî ya bi navê Capital One heye. Ez bawer dikim zanayariya darayî girîng e wekû xwendin û nivîsandinê ye. Her wisa jî matematik beşekî mezin e ji sîstema perwerdehiyê got dihêle xwendekar dê paşa rojê de serkeftî bin. Karmendin Capital One her wisa wekû mamostayan ji bo vê projeyê kar dikin. îdara paran ji wê ku diyar dike zehmettir e. Mihemed dibêje ew kêfxweş e ku fêrî zanabûna darayî bû berî dest bi kar bike vê havînê. Ez fêr bûm ku parên xwe bêseden belav nekem. Merj niye ku tiştî nû baştir bît. Baştir e dirava qezenc dikey, kêmtir terxan bikey. Ev zanabûneke ku rêvebirên programê hîvî dikin, di bîra zarokan da bimîne ta ku mezin dibin. Ravin Doski, Dengê Amerîka. دەخیراوە وەزارەتی دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا یەک هەفتەی تەواوی داناوە بۆ دۆسەی ئازادی ڕۆژنامەوانی و ئازادی ڕادەربڕین لە سەرانسەری جیهان. البەتە بەشی بیرامەتتن پشتی و راپۆرتە مەدیدی لەسەر نیوزیەم و دەستگاهکە ئەمریکی هاتیە دانان تایبەتش بۆ دەستپێکردنا دیرۆکە ڕۆژنامەگەری چا دەستپێکری و ڕێزگرتنی لەوان خەڵکە تایبێژی من راپۆرت چاوەڕێزی لێن تێنە کوشتن دەمی کاریدا وەزارەت دەرەوە بۆ دەمی هەفتەیەکی دێ لەسەر ئازادیە ڕۆژنامەگەریە چالاکی هەبن ئەبچەندێتە دمەهیا کورت کنەکشن شەڕۆژی بەخۆش هەر شاد بن.